کاتێک ساڵی 2012 بەشێک لە سەرکردەکانی دەوڵەتی یاسا بۆ یەکەم جار باشکرا هەڕەشەی بڕینی بەشە بودجەی هەرێمیان دەکرد، نەبەرپرسانی هەرێم هەڕەشەکەیان بە جددی وەرگرت و نەباوەڕیشیان وابوو هەرێم ڕوبەڕووی قەیرانێکی دارایی ئاوا قورس ببێتەوە. ئەو کاتەی کە هەڕەشەکان زیاتر لە زمانی سامی عەسکەری و حەنان فەتلاویەوە دەبیستران، سەرەتای کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بوون و هاوکاتیش بوو لەگەڵ دۆسەی تارق هاشمی و لێدوانە توندەکانی مالیکی لەسەر پرۆسەی سیاسی عێراق. کێشەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی لە بەهاری 2012دا چووە قۆناغێکی ئاڵۆزترەوە. ئەو کاتەی بارزانی و عەلاوی و سەدر لە هەوڵی لابردنی مالیکیدا شکستیان هێنا. 2 ساڵی دواتر و لە سەرەتای ساڵی 2014دا مالیکی بە بیانووی پابەند نەبوونی هەرێم بە ڕێکەوتنەکان و ڕادەستنەکردنی بڕی پێویستی نەوت بە بەغدا بەشە بودجەی هەرێمی کوردستانی بڕی. پاش تێکچوونی پەیوەندیەکانیش هەرێمی کوردستان بە دوای جێگرەوەیەکەوە بوو بۆ شوێنەکەی مالیکی. دوای ململانەیەکی سیاسی توند و دوور و درێژ، حەیدەر عەبادی لە حیزبی داعوا بۆ سەرۆکوەزیران دیاری کرا کە کورد لە هەر لایەنێکی دیکە زیاتر ئومێدی بە چارەسەرکردنی کێشەکان هەبوو لەگەڵیدا. زیاتر لە ساڵێک بەسەر سەردەمی سەرۆکوەزیرانی عەبادیشدا تێپەڕی. کێشەی نەوت و بودجەش هەر بەردەوامە. ئەوەی هەرێم چاوەڕوانی دەکرد ناتە دی. ئێستاش ناردنی کەمترین بڕە بودجە لە بەغداوە هەواڵێکی گرنگە بۆ میدیا و خەڵکی هەرێمی کوردستان. کۆتایی ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم لەگەڵ عەبادیدا گەیشتنە ڕێکەوتنێک، هەروەها لە یاسای بودجەشدا جێگیر کرا. بەغدا بەڵێنیدا بەشە بودجەی هەرێم ڕەوانە بکات و لە بەرامبەریشدا هەرێم بڕی 250,000 بەرمیل نەوتی خۆی و 300,000 بەرمیل نەوتی کەرکووک لە ڕێگەی کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ هەناردە بکات. تەنها دوای مانگێک لە ڕێکەوتنەکە هەولێر بەغدای بە پابەند نەبوون بە ڕێکەوتنەکەوە تۆمەتبار کرد. نزیکەی ساڵێک دوای ئەو ڕێکەوتنەش کە ئێستا هیچ لایەکیان پێوەی پابەند نین، بڕیارە جارێکی دیکە وەفدی هەرێم ڕێگەی بەغدا بگرێتەوە بەرەو بۆ خولێکی دیکەی دانوستان. وتەبێژی حکوومەتی هەرێم بە هێنارتی وت دەیانەوێت لەگەڵ بەغدا ڕێکەوتنێکی نوێ ئیمزا بکەن. هەرچەندە بەغدا هیچ وەڵامێکی بۆ ئەم لێدوانە نەبووە، بەڵام لە پرۆژە یاسای بودجە ڕێکەوتنەکەی ساڵی ڕابردووی جێ کردووەتەوە کە لە بەرامبەر ناردنی لە 117 بەشە بودجەی هەرێم دەبێت. لە بەرامبەریشدا هەرێم ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت ڕادەستی بەغدا بکات کە ئێستا لەو بڕە زیاتر هەناردە دەکات بە شێوەیەکی سربەخۆ و قەیرانی دارایی و دواکەوتنی موچەش هەر بەردەوامە. سەردانەکەی وەفدی هەرێم بۆ بەغدا هاوکاتە لەگەڵ ئاڵۆزیە سیاسیەکانی هەرێم. بەشێک لە چاودێرانیش دەڵێن پێویستە سەردانەکەی ئەم جارەی وەفدی هەرێم فرەلایەن بێت و پەیوەندی بە هەموو لایەنەکانی ناوە و دەرەوەی حکوومەت بکات، بەڵام لەبەر بارودۆخی سیاسی ئێستای هەرێم پێ ناچێت وەفدەکەی هەرێم فرەلایەن بێت. پەیوەندیەکانی هەولێر و بەغدا جارێکی تر لە گرەوی خولێکی دیکەی دانوستان و زیندووکردنەوەی ڕێکەوتنەکان یان ئیمزاکردنی ڕێکەوتنێکی نوێدان. ئێستا کە بڕیارە وەفدی هەرێم جارێکی تر بەرەو بەغدا بەڕێبکەوێت، کێشەی نێوان هەرێم و حکوومەتی ناوەندی ئەمانە و کێشانن کە لە سەردەمی مالیکیدا هەبوون، بەو جیاوازیەوە کە ئێستا شەڕی ڕاگەیاندن لە نێوانیاندا نییە. هونەر ئەحسان، NRT